بسلافين گرم و هیویا دلین خوش ام جارك دين بخير هات نوات كان دقال دمي لهاف گهاندنا كردان ابوي هیویه که ام کردان بگهین نه که سرحاتی و بویرن لجهان دقامن پیک گهورین داخل شمو جویره جه استوديو دنگ امریکا لواشنطن دي سي ديت گلور دفي برنامه دا ما اف بابت جوارا آماده کرنا بوی هیویه جهه دلخوشیا وابن درخستنا مرسی روشلاتا ناوین دا بجدکا گندلی و برتی لجهان برفره تردبا دیاره شر لسر دستور و دمه سروکاتی گندلی لحرما کردستان عراقی جبیر بریا خانمکا جنگه پاریس میوانا لافگاندنا کردانا هیوی و دسپیک نه جخورتن نهجی میرا لواشنطن اری کسین جالتین دل و مجی لوان ددن گوه لشیرتین دکتورین خواه دگرن سلاوین دوباره تماشاوان هیجا درخستنا محمد مرسی سروکی با آوای که دموکرات هلبجارتی مصری آلی لشکری و رنگ ودانک و دنگ ودانک گلک بهیز پیدا کریا لروش هلاتا ناوین شارزا دبیجن پیشهاتین قاهری گرجی و آلوزین هریمی آلوستر کرنا لدمكي روناهي لسردر خصنا سروك إسلامية مصري محمد مرسية شرع بخوين سوريا إجدى الزركتية لسروك بشار الأسد روشة آلوسا مصري وك بروباغندا بكارتينت سروك أسد جناف قشت الريبرين روشلاتا نافين دي بيشتن بريم خابدني الساكولارم الريبدن أولدارين عجيبين وكاوان ينحمسوا حلبي كنترول دكن أفجا ديوان أنجاما ببينن لطيبت من سياسة باور دكن اف مجادلة دب خرابي لسروك أسد راوستد. For him this is also a double-edged sword because if جويرا شيركي دو سرع چونكو اگر اسلامي جناف بچن پیامي ويكو او بتني بجاريا دي لاواز بتن will also be weakened. لليبيا سال 2011 سرحال دايان معمر قذافي جد سالات درخست لأنها إخوان المسلمين ادبنا لاينه هري بهيز دي بارلماني دا سرک وزیر سربخوی ليبيا قالك بهشداري شاف لبيش هاتن قاهرة دكت. الخيار السياسي للشعب المصري بجارين سياسيين خلقي مصرين و دفيد امر ريزي لهر بجاركا وان بگرين. ليبيا بردام شرعي چك دارن دكت. ابن كفايا آلوس كرنا ريكا ديمقراسيا بآشي دكن. This wheel will keep on turning. It's taking its second. اف دولابات دي هر زفرتن او شورشا دوي لمصري درز دكاتن و او شورشا دوي دقاينتا ليبيا ودي اللي ولاتين دين رشلاتا نافين بقومن. بارتي النهضة يا دا سرادار لتونسي هف بندا إخوان مسلمين لكار بدست بيجن رزامندية كوميتين قش بارتيان پشتوانا دارشتنا دستورينه. تركيا ايك جرخ نگيرن كار لشكر مصري بو درخستنا مرسي. اك بارتي او دوست خوش دستا. سروك مرسي بهالبجاتين ديمقراط دست حالات ورگرد و به کودتا لشکری درکت. برواجی ولات مکه عربستان السعودی و اردن کیف خوشن به پیشات القاهره. To see Morsi fail, to see him brought down. ببینن مرسی بکافتن جهه دلخوشیاوان بو. هناك قطر الربيع ريزي بو چکو گلک آلیکاریا دراوی دابو حکمتاوی. دوی کش و کش دا و شرعی جبود الصلاة اسرائیل جنیزی چاپ لمصریه. You have the military coming to power. لشکر دیتا سرد صلاتي لدمكي كو لشکر بخوا شر عرب إسرائيليان بكاردينتن حتى دا صلاة خوا بهز بكا. هر چاوابت شارزا هجداريا ددن جتر ساكو إسرائيل كارك اك آلي بكت لدجي هر گفايا كالس الولات خو و آگيري بردت و هرما پر آلوز. فخريا دوسكي دنگ أمريكا. بینران از باور دکم اوه دلیوه باشا ام پسیاری بکن که کمالا اخوان مسلمین کنگی هاتیا دامزراندن و که دامزراندیا لسال 1906 جعالیه سید قطب و لسال 1928 جعالیه حسن البنا و یان لسال 1975 جعالیه حسن نصر الله و حتی داویا برنامه دیگل ما بمینین جبو برصفه راست و هنک زانیاریان لسر و کمالا اسلامی ام وگرن سر راپورتین خوا و لگورا پیداچون و وکولینکا ریخستیا ترانسپرنسی یانجی زلالیا کاری حکمتا یانی فنتوایی گندلی و برتیل ورگرتن لگلک ولاتین جهانی پتر بویا و لهمان دبجی باوری به حکمتان لسر سری جهانی جی کمتر بویا
مأف راپورت هيا سبارت راورگرتنان یان راورگرتنین داویین وی کومالا نحکومتیا کاری به برانبر دکا. ڕێکخراوی نێونەتەوەیی گەندەڵی لە راپۆرتەکەی ئەم ساڵیدا وێناکردنێکی ڕەشی کردووە لە 12 مانگی ڕابردوودا لە هەر 4 کەس یەک کەس بەرکیلی داوە بە پێی راپۆرتی ڕێکخراوی نێونەتەوەیی ڕوونی و ئاشکرایی. ئەوەی پەیوەندی بە بەرتیلدانەوە هەیە لە سیرالیۆن و لایبیریا لە سەرجەم 4 کەس 3 کەس بەرتیلیان داوە. ئەم راپۆرتە لەسەر بنچینەی دیمانەکردنە لەگەڵ 114,000 کەسدا لە 107 وڵاتدا و زۆر بەشیان و بڕوایەدان لە 2 ساڵی ڕابردوودا گەندەڵی و بەرکیلکاری خراپتر بوون. ئامانج و نیشانمان ڕێبازدانەرانە چونکە لەم دۆسیانەدا سەرکردایەتی گرنگە. کاتێک سێری وڵاتێکی وەک گورجستان یان ڕوەندا دەکەیت دەزانیت پەرەسەندنی بەخۆوە بینیوە بەهۆی ئەوەی حکومەتەکان دەیانەوێت ڕێ لە گەندەڵیەکان بگرن. زۆر جاری شەوڵەکانی ڕێبەرێک بۆ دژاتیکردنی گەندەڵی دەشێ بەرەو لاوازی بڕوات. هەندێک جار لەوانەیە هاوکارێکی بگرێتەوە یان هاوڕێیەکی هاوپەیمانێکی سیاسی کەس و کاری یانیش لەوانەیە هەر خودی خۆشی بگرێتەوە هەر بۆیە کاتێک باسی دەکەیت دەشێت ئەو گوڕەی نەمێنێت. I've seen the light of that political will die while you're talking to him. لە وڵاتی هندستان ساڵی 2011 چالاکوانێکی کۆمەڵایەتی ناوبانگێکی جیهانی پەیدا کرد پاش ڕێبەرایەتیکردنی مانگرتنێک لە خۆراک دژی گەندەڵی. دادوەری کۆمەڵایەتیمان دەوێت بۆ هەژاران و ئەو پارەیەش کە لە ڕێی گەندەڵیەوە بەفیڕۆچووە بۆمان بگەڕێتەوە. سەدان کەس بەشداریان لەو مانگرتنەدا کرد و حکوومەتیش قایل بوو بە پێشکەشکردنی بەرنووسی دژە گەندەڵی بەڵام هێشتا پەسەند نەکراوە. هەژارەکان لە هەموو کەس زیاتر بەهۆی بەرتیلدانەوە دووچاری مێنەتی دەبن. هەر تەنها سەیری دەستگاکانی ئاسایشی و دامەزراوە تەندروستیەکان بکەیت ئەو ڕاستیەت بۆ دەردەکەوێت تەنها بەرتیلدانێک لەوانەیە بەرئەنجامی کارساتاوی لێ بکەوێتەوە. هەندێک چاودێر لەو بڕوایەدان ڕێنماییەکانی دامەزراوەکانی وەک بانکی جیهانی کاریگەریەکی کەمی دەبێ. ڕێکخراوی نێونەتەوەیی ڕوونی و ئاشکرایی دەڵێ ئەوانەی ڕایان وەرگیراوە خوازیار بوون خۆیان بە گشت گەندەڵیدا بچنەوە زیاتر لە نیوەشیان گوتویانە دەیانەوێت راپۆرت لەسەر بەرتیل و بەرتیلکاریەکان بدەن. بەڵێن ساڵح بەشی کوردی دەنگی ئەمریکا. بینەران بڕاستی ئەم هەنێکی هەست بێ شەرمێ دکین ئەگەر بەحسێ گەندەلیێ خزم خزمانی و بەرتیل وەرگرتنی لە جیهانی بکەین و هەرێما کوردستانە عێراقی ji bîr bikein. Lewan magazî rojnamevanê navdar Şêrzad Şêxanî kir û me pisyar jê kir ka eger behsê gendeliyê hatiye ji bîr kirin li herêmê li van heyamên ku guhartinên destûrî herêmê û dirêjkirina demê serokatiya Mesûd Barzanî bo 2 salên dî bûye behs û bazarê xelkê. Eger bêt û ême bîr lewe bikەینەوە ئەوە هەڵایکی گەورەیە ئەگەر بڵێن ئێمە گەندەڵیمان لەبییر چۆتەوە لەبەرەوەی گەندەڵی واقعەکە ئێمە هەموو ڕۆژێ تیایدا دەژین هیچ کەسێک ینی ناتوانێت گەندەڵی لەبییر بکات و لەبەرەوەی ڕۆژانە دەیان هەزار دەیان ئەوە دەبینێت دیاردەی گەندەڵی دەبینێت و ئەوە بووە بە کولتورێک لەناو هەرێمە کوردستاندا ئەمڕۆ بە تایبەت لەلایەن دەسەڵاتەوە. باشە کاک شێرزاد دەمانویست بزانین ئاستی ئەو گەندەلیە ئێستا لە کوردستان لە چه ئاستێکدایە زۆرە؟ پێم وایە کوردستان لە سەرووی لیستەکەدایە یعنی لە هەم لە پێشەوەی لیستەکەیدا لەبەرەوەی ئەو حاڵەتانی کە ئێمە لێرە تێیدا دەژین نمونەی زۆرە ینی بۆ ئەوەی کە بۆ دووپات بکەمەوەکەوە گەندەڵیەکە لێرە ینی گەشتۆتە ناو ینی ئەو پەڕی دەسەڵاتە ینی وەکو بڵێن هەڕەمی سوڵتەکەوە. باشە شێوەکانی گۆڕاون هەر عینی شێوەکانی جارانن ینی هەر وەکو خۆیەتی بەڵکو زیاتریشی کردووە ینی ئێمە مەسەلەن پێشتر ئەوەمان نەبوو نەوتمان هەتا نەدۆزرابەوە لە کوردستان ئێستا نەوت دۆزراوەتەوە گەندەڵی گەشتکەشتۆتە ناو گرێبەستە نەوتیەکانەوە کاتی خۆی ئێمە لە ساڵانی نەوەتەکان و لە بیدایەتی 2000 ینی پێشەوەی ڕژێمی سەدام بڕوخێ
گەندەڵیەکە لەوەدا بوو کە دوو حیزبەکە کۆنتترۆلی بازاریان کردو یعنی بازاری کاسیبی و لە هەمان کاتیشدا هەردوو حیزبی دەسەڵاتدار کۆمپانیایان هەبوو کۆمپانیاکانی ئەوان هەموو مەجاری کاسیبی گرتبووەوە ئیتر وردە وای دەهات لە دوای ئەوەشدا کە ئێمە بیر نەچێ ئێمە لە 2005ەوە تقریبا ئەوەمان بووە میزانەی حکوومەتی بەغدامان بۆ دێت هەر لەوێشدا گەندەڵێکە هەرکراوە. باشە کاک شێرزاد چ کەسێک ئاگاداری ئەو گرێبەستانەیە بۆ ئەوەی بزانین کە گەندەڵی تایە؟ کاتی خۆی ئێمە بیرمانە کە وەزیری سامانە شتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان باسی لەوە کرد وتی ئێمە لەبەرەوەی حکوومەتی بەغدا ئابلوقەی خستۆتە سەر مشتەقاتی نەفتی یعنی وەکو بنزین و وەکو گاز و شتیوە ئێمە ناچاری ڕۆژانە 15,000 بەرمیل نەوت ئەنێرین بۆ تورکیا بۆ ئەوەی دەوێت تەسفیە بکرێ و بگەڕێتەوە بۆ ئێمە. بەڵام ئێمە ئێستا گەورەترین مشکلەی ئەوەمان هەیە گەورەترین قەیرانی سوتەمەنیمان هەیە لە کوردستاندا. هانا ئەحمەد ڕەزا بزافکارە ژینگەه پارێز بەشداری بەرنامەکە وەزارەتە دەرڤەیە ئەمریکی بوو ji bo lêkveguhastina zanyariyan. Hanaxan bi rêvebera projeyê parastina ajalên şîrdar e di rêxistiya jîngehparêziya Iraqê de. Li rojên Hanaxan ku li Washington bû hata serdana dengê Amerîka. Lê destpêkê me jê pirsî ka ew çi zanyariyan ji vê bernamê werdigire. زیاتر باڵێ زانیاریەکان کە وەریەگریت ئەوەیە کە ئایا کێشەکان چین سەرچاوەکان بزانی و گرنگترین ئەوەیە تۆ چۆن ئەتوانی چارەسەری بکەیت. ئەوەی ئەمڕۆ ئێمە باسمان کرد ئەوە نەبوو کە ئێمە ئەو ناوچانەی کە لە ناو چوون بە هەر هۆکارێک بێ بەهۆی گۆڕانی کەشوهەوە تۆ بچیت وەکو خۆیان لێ بکەیتەوە بیان گەڕینتەوە بەڵکو وا بکەیت کە بوارێک بڕخسێنیت کە لەم کاتەیە لەم ڕۆژەیە ئەگونجێت بۆ ئەوەی ئەو ناوچەیە بگەڕێنێتەوە دۆخی جارانی. باسی خۆتم بۆ بکە تایبەتمەندی بە ژینگە و بە ئاژەڵ. من لە دوایەوەی کە لە زانکۆ سلێمانی دەرچووم لە بایۆلۆجی یان با بڵێن زانستی زیندەوەرزانی پەیوەندیم کرد بە ڕێکخراوێکەوە ڕێکخراوێکی ژینگەی بۆ کاتە تەنها ڕێکخراو و هەتا ئێستاش تەنها ڕێکخراوی ژینگەیە کە لە ڕووی زانستیەوەدا تاکۆکاتەوە لە ڕووی ژینگەیەوە لە سەر ئاسی عێراق بۆ ئەو کاتە کارکردن لەسەر ئاژەڵە با بڵێن ئاژەڵەکان یان گیاندارە کێویەکان بە تایبەتی تری شیردەرەکان هیچ کەسێکمان نەبوو کە لە بوارەیە کارکەم و خۆشم هەر لە مناڵی و حەزم لە کارکردن بوو لە بواری ژێگا بە تایبەتی و ئاژەڵانی کە تۆزێ ئازامیەتیان هەیە خۆمانەڵێن. باشە من زۆر جار دەبیستم لە هەرێمی کوردستان باسی پاراستنی ژینگە دەکەن و باسی پاراستنی ئاژەڵش دەکەن ئاژەڵە کێویەکانیش دەکەن. تا چەندێک ئەوە ڕاستە یان چەندێک کۆنتترۆل دەکرێت؟ وڵا گەربین باسی کۆنتترۆلکردنەکە بکەیت تا ئێستاش کۆنتترۆل نییە بە هیچ شێوەیە کۆنتترۆلکردن ئەگەر تۆ لە ڕووی یاسایی ئەو باسی بکەی ئەوەی کە ئێمە چەند یاسا و تا چەندێک ئەو یاسانەمان هەیە کە ئەتوانێت ڕێگریەکان بسەپێنێ ینی سەپاندنمان یاسامان هەیە بەڵام سەپاندنمان نییە. ئاژەڵی کە وەکو بڵێ دەگمەن لە کوردستان ماون وەکو پڵنگ وەکو هەندی ئاژەڵە دیکە ئێمە هەتا ئێستا داتایەکی وا باشمان لە بەردەستانیە یان با بڵێن بە پرۆژێکی وا گەورەمان دابین نەکردو بۆ ئەوی بگەڕین بە دوای ئەو وەڵامی و پرسیاری تۆیە بەڵام لە ئەنجامی پرۆژەی ترمانە یەکێک لەوانی کە زۆر دەگمەنن هەر لەسەر ئاستی جیهانیش نەک لەسەر ئاستی وڵاتی خۆمان بەڵێ پڵنگمان دۆزیوەتەوە پڵنگ هەیە زۆرێک لە ئاژەڵی تر هەیە بزنەکیەکان ئەو پرۆژێکی گەورەی ئێمە بوو ڕێکخراوەکەمان کە کردمان بۆ ناساندنی با بڵێن هەبوونی بزنەکیەکان لە عێراقا و بە تایبەتیش لە کوردستانە چکە بزنەکیەکان ئاژەڵی شاخین ئەوە کارێک بوو کە لەسەر ئاستی نێودەوڵەتی کردمان لە ئەنجامی ئەو کارەیە زۆرێک لە ئاژەڵمان دەستکەوتکە و یا با بڵێن بۆمان دەرکەوت کە بەڵێ بوونیان هەیە لە ڕووی با بڵێن لەسەر ئاستی جیهانیش بەڵێ گرنگی زۆریان هەیە. باشە هەنگاوێکی گەورە بنڕێ بۆ ئەوەی ژینگە لە کوردستان باشتر بێت چی بەڕای تۆ چی دەبێت؟ گرنگترین شت ئەوەیە کە تۆ یاسایەکی پوخت و باشت هەبێ لە ڕووی کۆنتترۆلکردنەوە بڵێ یاساکە زانستیەوە بڵێ یاساکە لە ڕووی زانستیشەوە نییە با بڵێن یاسایەکی گشتگیرمان هەیە بۆ نمونەوەڵێ ڕاومەکە بۆ نییە ڕاو بکەیت بەڵام ئایا خەڵکتی ئەگا تۆمە بەسەر چیە لە ڕاونەکەیت
لە کاتێکە کە تۆ ڕاوەکەیت ئایا تۆ یاسا ئەو حقوقانی خۆت ئەو مافێکە خۆتە ئەیناسیتەوە ئەو یاسایە ئەوەنە بە تۆ ئاشنایە کە پێت بڵێ لە چ کاتێک ئەتوانی ڕاوکەی کە ئەتوانی ڕاونەکەی ئەگەر ڕاوکەی چەندێک سزا ئادرێت سزاکانت بە شێوەیە کەمانە هیچی ئاشکرانیە ئەوە تۆ باسی ئاژەڵەکان دەکەی ئەگەر باسی دار و درەخت و شتیوا بکەیت ئەگەر تو باسی درەخت بکەی درەخت ئەوەی کە لە ناو شارەکانە هەیە جیاوازە لەو دارستانانی کە بەشێکی سروشتی هەنوو لە کوردستانە هەمانە پۆلیسی دارستان هەم کارەکەی ئەوەیە ڕاوی ئاژەڵیش کۆنتڕۆڵ بکات و ڕێگیری لێ بکە هەم دارستانەکانیش هەم بڕینەوەیان هەم ئەگەر سووتانی دارستانەکان بەهۆی دەستی مرۆڤەوە بێ ئەوانە هەموو کاری پۆلیسی دارستانە لە ڕووی داربڕینەوە ئەتوانم بڵێم ئەوەی من بینیومە زۆر کەمترە لەوەی کە خەڵک ڕاوەکات بۆ سەرکەوتنی پرۆژەکان ئێوە بەگشتی یارمەتی دارایی لە چلانی کۆرەگرن ئەوەی کە ئێمە پشتی بێ پێبەستین زۆر بە شێوەیەکی سەرەکی ئەو پرۆژانەیە کە کاری تێکەین و لە ڕێگەی ئەو پارەکانمان دەسەکەوێت یان خۆمان پرۆپۆزەڵ و با بڵێن کارنامەی خۆمانە نووسین و پێشکەشی ڕێکخراوێکی جیهانیەکەین یەکێک لە ڕێکخراوە حکوومەتی عێراقی بەی شێوەیەک پاپشتی ڕێکخراو ئێمە ناکا بەڵکو بە پێچوانە ئێمە یارمەتی ئەوانەیە ستافەکانیان بۆ با بڵێن ڕاهێنانیان پێکەین لە ڕووی کۆکردە ئەی حکوومەتی هەرێم بە هەمان شێوە ئێمەش باسی جوانی وڵاتی خۆمان دەکەین و جوانی سروشتی کوردستان دەکەین و داوا دەکەین کە ئەو سروشتە بەڵێ داوا لە خەڵکی تۆ ئەگەر ئاسی وشیاری تاکەکانت باش نەبوو پێویستە کا لەسەرەوە کە ئاسی وشیاری تاکەکان بەرزکەیتەوە بەڵێنایە بەڵام لە کاتێکە حکوومەت ناتوانێت تەنها ئەو پێداویستە سەرەتایانە دابین کە چۆن دەتوانێت داوا لە تاکەکانی بکە کە ئاسی وشاریان بەرز بێتەوە هەنەخان زۆر سپاس پشتی جەڵتەیە دلی یانژی جەڵتەیە مەژی لە مرۆڤێکی بدەتن و ژێ ڕزگار بتن ئەمیوی دیکەن ئەموو هون قەت وێنە نەبینن لەوی دەمی پزیشک دکتۆر ڕێنماییên گواردنا شێوەیەن ژیانی ددنوانە بارابتر دبێژنەوان وەرزش بکن خوا زەعیف بکن و دەف جەگەرەکێشانی بەردن لێ ڤەکۆلینەکە نوح بەرێخوادایە کە ڤایرەسیایەن ڤاند و نەخۆشیên کوژەک قەت گوهێخوا ددن شیرەتên دکتۆرên خوا divê raportê de em berê xwe bidin encamên wan vekolîne. هەندی ku em gul peyama çawaniya birêvebirina jiyaneka saxlem dibîn bi zehmete bêjin kesek mabit ev peyam nebihîste bid. Nojdar Patrick Nickens ji Înstîtuya Niştimaniya Saxlemiya pişka dil sî pelank û xwînê ye. Re li nexweşiyên dilî têgirtin şêweya saxlemiya jiyanê xeterê kêm dike. Nojdar Nickens dibêje sê hokarê serekî hene bo hebîna jiyaneka saxlem. Cigerê nekêşe hay ji qelewiya xwe be werzişî bike. Paşguhêxistina her yek ji van wê metirsiya nexweşiyên dil û demaran bilind bike. Nemaze şapleya dilî û mejî ku li cîhanê hemiyê gujektirîn nesaxîne. Lewma vekolerê Kennedy Contiyo li xestexaneya giştiya Ontario Hamilton dixwaze bibîne ka mirovên piştî tûjbîn bi yek ji van nexweşiya dikarin saxlemtir bijîniyan ne û ew vekolînê li ser nexweşêt ku li welatên zengîn navincî û hejar dijîn dike. Ew kesên nexweşiyên dilî heyn yan celta me jî êk ji 50 ji wan cegerê dikêşin, êk ji sêya werziş nakin û du ji 50 ji wana parêzê nakin. Lê pir giring nîne ka ew nexweş li çi welatekê dijîn. Welatên xwedan dahatê kêm parêza xwariniya herî xirab heye lê eger berê xwe bidî welatên dewlemend jî ew gelek parêzê nakin. Bi ser hevda bi tenê 4 ji sedê nexweşên dibin vekolînê de bêgirî bi rênimayî û şîretên pêtivî kirîne. Hemû welatan pêtivî bi pêdaşçûna van encaman heye bo başkirina jiyana saxlem bi taybet ya nexweşiyên dilî heyî. Klînîka li Cleveland bernameyek ji bo karmendê xwe heye ku harîkariya wan bike saxlemtir bijîn û Michael Roizen jî nojdarê vê klînîkê ye. Giring destpêka amîrê hejmartina pêngavan bikira û rojane tomar bike. Hewl bide rojê 10,000 pêngavan herî. Ger tu li ser dermanê bilindbîna givaşa xwînê bî baştir ew e ku tu biya nojdarê xwe bikê.
هر روزکا به کنترل کردن فشار خوینه زیان دگهینه دلی گرچیسکان چاف و همو دمار مروی راستی جلتا دل و میجی دکن. اف شهرزای دو پاد دکن گو هزار گرتن جه شپلای دل و میجی ده دست مروی بخوادایه. در انجامت بخواندنه ل Journal of the American Medical Association هاتا بالا وکرن. فاتح سندی دنگ امریکا. بینران او نوگهن دکفن بلایا یان باشتن امبیجن بلایا دکن یا سادشکینن شرا دکن دزیا دکن کارن بنگ و مخدرات دکن یان وان دکیشن وان ودخون جه خوندنگه هاتینه درخستن یان گلک جارا دکفن زندان جی آلیکاریا وان خورتان هاتا وگرن سر جیانا راست و عادتی کارکی گلک بزحمته برنامه که بوی مبستی لواشنطن پایتخت امریکی خورتن نحجمی ودگهینه ایک و ددمی ساله که دا دریوین دسپیک نه جوان را پیدا دکه. هر یک جوان خورده وی گروپی دا لقوناغه که دا جیانا خدا هندک بریارت شاج داینه. من چند شرو هندک کاری کرن جبر هندی اسات ما گرتن. جبر گواو هنگی 17 سالی بو و جداو لا هندی کو بو زندانی بیده هنارتن او اینانا بنگه برنامه فرش ستارت. او نها توای روژه دخوینه و بزاوی دیگه دیپلوم خواه آماده یه ور بگره همان دم بزاوی دیگه خفیری کاره که جبکه. ما مستا و فیرکری دارتراشیات بیجه با هندک جوان خوندوانان پر بزحمته گل خواه بزورن و لسر یا راستا جیانه هرن. هندک جارا او دو دل دبن و کاری بدلی خود کن اینکه او بالکش دبن. کارکرین لبیاوی دارتراشی و آسنگریا وان فیری درسن جیاواز لجیانه دکه. او بهم فرح دبن او فر دبن چاوا لدو فرمانا هرن او نقشا آوا کرنه دانن ولداویه کیفاوان پیده. ریوه برای برنامه فرش ستار دبیجه گرها دو او لخوا بزورن و بو زانین و جیانه پتر پروش بن. او فرید شتید بچوک دبن چاوا برسوا پرسیاران بدن لدمه هف پیوینا آخفتن بدستا و کاوه چند کاریگری لزرته هیا ده هف پیوینه دا. او فری قناغ دستبیگی جیانه دبن. او فری راگرتنا دهات خواه دبن چاوا پر خواه خرج بکن. دماوان اف برنامه 11 مهی بداوی اینا و هاری کاری جلوان بیتا کرن دا بکارن کاری جه پیدا بکن. او کار بزحمت دکد او گریدایی کار خوایا. هر من دوید ببما اندازیار از حش سر دریا وان دکم و او کاری جبوتا پیدا دکن. اف برنامه بلی تیگه هشتن و بلی برچاف گرتن به پرس و آرشین وان خورده هاتیه دارشتن. داکو خواب زفرنو بکوونه سر یا راز ده جیانه دا. وان پرورده دوید وان پیدوی بکسایتی نیره جوان به عمرتر رین مایی جوان را دوین اگر نه اوی کاری به کیفا خوب بکن. دشتادیاش همیه گرنگ در اوک و افخورده باوری بخوابینن و خوابکی نمونه دیار بو کسندی به حسبینن. ارکم اوه وان دگل جواکن وان پیواندی دار بهلن. هر جبر ویکی اکو پولین لدر و وکی یند جور ودا گرینگن. جوان چونه با تورن ماسی گرتنا که خوندوان برنامه فرش ستارت زاروگا فیردکن چاوا ماسیا بگرن. آرمانجا سرکی اوه که هاری کاریا و خورتا بیتا کرن که او بشککن جواکی و دلی ول بروان حتی بگهت عصمانا وکرینه. فاتح سندی دنگ امریکا. تماشاوان هیجا لی دستپیکا برنامه ما بسیار کربو که کمالا اخوان مسلمین کنگی هاتیا دامزراندن و که دامزراندیا لسال 1960 جعالیه سید قطب و لسال 1928 جعالیه حسن البنا یان لسال 1975 جعالیه حسن نصر الله و برسوا دوی راستا کمالا اسلامیه بناوی اخوان مسلمین لسال 1928 جعالی حسن البنا و هاتا دامزراندن لباجار اسماعیلیه یی مصری نها اف کمالا اسلامی لپرانیا ولات عربی و مسلمان هیا لپرانیا وانجی قدغه کریا
لسال 1948 و پشتی ژمارە کا کارên tund û tîjî û teqînan hikûmeta Misrê sîhûdû ji rêberên wê rêberên Ixwan girtin û bizaf qedexe kir. Yek ji navdartirîn xelkî yan kesên Komalê Seyid Qutb bû. Ew nivîskar û helbestvanekê navdarê Misrê bû li salên 1905 heta 1960 li sala 1966 Seyid Qutb hat girtin bi tawana hewlên kuştina Cemal Abdinasir û hat îdam kirin. Li hilbijartinên 2005 88 endamên Îxwan cuda cuda ketin Parlemanê Misrê çunku ew partiyek siyasî hêşta qedexekirî bû. Niha rêberê Komala Îxwan Muhammed Bedi'a. Serketina herî mezina Îxwan li sala 2012 bû piştî rûxandina rejîma Serok Husnî Mubarek. Ew ket hilbijartinan li jêr navê Partiya Azadî û Dadwerî û pitir ji nîva Parlemanî bi dest ve îna û kandîdê wan Muhammed Mursî hilbijartinên serokatiyê jî birin. Lê piştî salekê leşkerî ew ji desthilatê derxist. Bînerên hêja hûn dikarin vê bernamî û çendîn bernamên dî, raportên vîdyoyê, galeriyên wêneyan, hevpeyivîn û babetên dî li ser malperên dengî Amerîkayan, dengê Amerîka temaşe bikin. Facebooka me Kurd Connection'a, îmêla me jî kurdconnection@voanews.com. Heta demekî dî dexîlê şemo û stafê demê li hevgihandina Kurdan hêviya xweşî û silametiyê ji we radikin.